کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد ماڵێک بۆ کۆکردنەوەی هونەرمەندان و گرنگیدان بە هونەرمەندانی بەشە جیاوازەکان لە سەرەتای دامەزراندنی تا ئەمڕۆ بەردەوام خزمەتیان کردووە. ئەم کۆمەڵەیە یوبیلی زیوینی تێپەڕاندووە و پێی ناوەتە 55 ساڵەی تەمەنی. بۆ قسەکردنی زیاتر لە سەر پرۆژە و کارە هونەریەکانی ئەم کۆمەڵەیە بۆ ساڵی نوێ و پێشتریشیان میوانداری بەڕێز ئاشتی کەمالمان کردووە. کاک ئاشتی سڵاو لێبێ بەخێربەی. سڵاو لێوە سڵاو بۆیەوە هیوادارم کاتیش خۆش بەسەربەرین. سەرەتا پێم خۆشە هەر لێرەوە پیرۆزبایی گەرم بەناوی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد مەڵبەندی گشتی سلێمانیوە پیرۆزبایی یادی 24 ساڵی دامەزراندنی کەناڵە جوانەکەی کورسات بکەم. هیوادارم ساڵێکی پڕ بەرەکەت و پڕ ئایندە بێ لەبەرەوەی کورسات بەڕاستی کە ماڵی هەمووانە یەکێکە لەو کەناڵە جوانانەی کە بەڕاستی پشتگیری و پاڵپشتی هونەر و هونەرمەندان بووە. هیوادارین بەردەوام بێ لە کاری هونەری و کارە جوانەکانی کە لە شاشە جوانەکەی بینینەوە. دووبارە پیرۆز بێت. زۆر سپاس بۆ توێ بەڕێز. ئێمەش بە هەمان شێوە 55 ساڵەی کۆمەڵی هونەرە جوانەکان پیرۆزەکەین. هیوادارین ئەم کۆمەڵەیە بەردەوام بێت و لە خزمەتی هونەر و هونەرمەنداندا بێت. سپاس وێ. زۆر سپاس. کۆمەڵەی هونەرە جوانەکانی کورد کە ئێستا پێناوەتە 55 ساڵەی تەمەنی، ئەو کاروانەی کە بەڕێتان کردووە چی لە هەگبەیدا بووە؟ بەڵێ کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لە ساڵی 1969 بە دیاریکراوی لە سیوێکی 12/1969 لەلایەن کۆمەڵێ لە هونەرمەند و ئەدیب و ڕۆشنبیری ئەو کاتە بیرۆکەی دامەزرانی ئەم کۆمەڵەیە دروست بوو. سەرەتا کۆمەڵی هونەرە جوانەکان بە ناوی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی بووە لەبەرەوەی چەند بەشێکی لە خۆی گرتووە و بەشی شانۆ شێوەکار و بەشی ئەدەبیشی لە خۆی گرتووە. بە پێی زمانە کە ڕۆژتۆ دوای ئەوەی کە لە ساڵی 1970 لە کۆنفرانسی یەکەمی کۆمەڵا ناوی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی گۆڕا بۆ کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد و سێ بەشی سەرەکی لە خۆی گرتووە: شانۆ، شێوەکار، مۆزیک. لە ماوەی ئەو چەند ساڵی تەمەنیدا توانیوێتی کۆمەڵێ کاری بە پێز و کاری جوان و کاری شایستە بکات و کۆمەڵێ لە هونەرمەندە بە ئەزمونونەکان و کۆمەڵێ کەڵە هونەرمەندەکان لە ناو ئەم کۆمەڵێدا ژیاون کاریان کردووە، ئەندام بوونتیانە، توانراوە کۆمەڵێ کاری جوان بکەین تا ئەو کاتێک کە گانومان تا ئەمڕۆ ئێمە ساڵانە هەردوو ساڵجارێ وەکو دەستەی بەڕێوەبەر هەڵبژاردننی دەستەی بەڕێوەبەر ئەکرێت. ئەمڕۆ 20مین جارە کە هەڵبژاردن ئەکرێت لە کۆمەڵی هونەرە جوانەکان لە ئێستاە 29 جار هەڵبژاردن بەەوە دەستەیە کراوە و توانراوە کاروانی خەباتی ئەوە کۆمەڵێ کاری هونەری و شانۆیی بووە کە توانیمانە کاری تیا بکەین. ئەوەی کە کراوەتە ئەتوانین بڵین لە وێبیلی زێڕینە کە بیبلۆگرافیایەکی کارە هونەرەکانی کۆمەڵی هونەرە جوانەکان لە یادی یۆبیلی زێڕین ئەنجاممانە کە کتێبێک بوو کە لەلایەن برای بەڕێزم کە غەفور عەبدوڵڵا ئامادە و کۆکردنەوەی کرا. لەو بیبلۆگرافیا ئەتوانم بڵێم کە سەیری بکەی ناوەڕۆکەی ببینی تا ساڵی 2019 لەبەرەوەی 50 ساڵە کارەوە کاتا کە ئێمە کتێبەماندانا 99 شانۆیی تیا ئەنجام دراوە تا ساڵی 2019 لە 1969 ئەوەی کە لەو کتێبا هەیە 99 کاری شانۆییە، 2 فستیڤاڵی کورتەفلیمە، 47 چالاکی مۆزیکە کە کارە مۆزیکاکەن کراوە، 39 پێشانگای شێوەکاریە کە تا ئەو ساڵە هەبووە. جگە لەوەی کە کۆمەڵێک کاری تر و بەپێس کراوە توانم بڵێم لە 18 درامای تەلەڤیزیۆنی تا تۆمار کراوە. ئەمە هەمووی لە ماوەی ئەو ساڵەیە کە لە 69 تا 2019 لە وێبیلی زێڕینە ئەو کارانەی ئەنجاماوە کۆمەڵی هونەرە جوانەکان و سەردەم کارەکانی کردووە. ئەمە جگە لەوەی کە لە 2019ەوە تا ئەمڕۆ چەندین کاری تر و کاری بەپێستر کراوە. فستیڤاڵی مۆنۆدرامامان ئەنجام درراوە لە 2021 کۆمەڵە شانۆیی ترمان کردووە، بەشداری فستیڤاڵی ساڵانەی خۆمانمان کردووە، بەشداری فستیڤاڵی بەغا و پارێزگاکانی ترمان کردووە. ئەمە هەمووی ئەو هەگبانەیە کە کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد مەڵبەندی گشتی توانیوێتی ئەو کارانە ئەنجام بات و ئەو کارانە بە پێزانە ببینێت و خاوەندی چەندین کاری جوانی شێزێت. سەرکەوتوو بن. جگە لە ئەمانەی کە باسمان کرد بۆ ساڵەکانی داهاتوو بەنیازە کۆمەڵی هونەرە جوانەکان چی بکات بۆ هونەرمەندان؟ لە ئێستاە کە ئێمە لە
سەرەتای 2024 بۆ ساڵی 2024 چەند پرۆژەیەکمان هەیە لەو پرۆژانەی کە هەمانە وەکو کاری شانۆیی ئێمە ئێستا سەرقاڵی خوامەدەکردین بۆ دوو شانۆیی کە یەکێکیان لەلایەن برای بەڕێزم سدیق عەزیز کاری دەرهێنەری بۆ کرێ خەریکیە و کارین کە لە مانگی چوارە ئەنجامی بین کاری دووەمان مامۆستا شەفیق محەممەد سەرقاڵی خوامەدەکردنە کە ئەمە هەر لە 23ەوە خەریکین بەڵام چاوەڕۆی ئەوەیکن کە بجەیەک دابین بکەین بۆ کارەکە بتوانین لە ساڵی 2024 ئەو شانۆی گەێژ ئەنجام بین بیخێنە سەر پێ ئەمە وەکو کاری شانۆیی ئەمە جگەلەوەی کە پێشانگای شێوەکاری کە بەنیازین لەم ساڵدا پێشانگای شێوەکاری محەممەد فەتاح وەکو ئەندامی کۆمەڵی خۆمان سەرقاڵی خوامەدەکردنە بۆ پێشانگایەکی تایبەتی بۆ مامۆسای گەورەی کورد مامۆستا عەلی جۆڵا بکەینەوە لە 2024 ئەمە جگەلەوەی کە پێشانگایەکی تریشمان هەیە کە بەتەماین بۆ کۆمەڵی لە هونەرمەندە شێوەکارەکان بەگشتی ئەنجامی بدەین ئەمە وەکو کاری شێوەکاری وەکو مۆزیکیش بەتەماین ئەگەر کرێ خواریار بێت و تەمەند درێژ بتوانین فستیڤالێکی مۆسیقا ساز بکەین. سەرکەوتوو بن بە بەراورد بە ساڵانی پێشووتر لەم ساڵانی دواترە کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد کار و چالاکیەکانی ڕووی لە کەسبوونە بۆ ئەتوانم ئەمە بە دەرەجە یەک بخەمە سەرەوەی کە قەیرانێکی دارایی زۆر گەورە لە وڵاتەکەمانە هەیە ئەم قەیراندارەیە کۆمەڵ بە دوور نییە لەو قەیرانداراییە لەبەرەوەی کۆمەڵی کێشەمان دۆتوی ئەمە وەکو کۆمەڵ کارمان کردووە فستیڤالمان کردووە چەند چالاکیەکمان چەند فستیڤالێکمان لە بەغا ئەنجام داوە وەکو فستیڤالی خۆمان فستیڤالێکمان لە نەجەف ئەنجام داوە و توانیوانە توانیمانە خەڵاتی یەکەمین ئەکتەری کچ بەدەست بێنینەوە فستیڤالە چارەکیمان هەیە کارمان هەیە بەڵام وەکەوەی کە ئێستا سەرقاڵی کاری دێن ئەتوانین بڵین دا نەبراوین بەڵام توانیمانە کاری زیاتر بکەین و بە پێستر بکەین و هیواداری شەوڵ بین زیاتر بۆ کاری ئایدن. پرسیارێکی تر ئێستا لە مێشکمان دروست بوو جگە لە شانۆ و موزیک و شێوەکاری کە باسمان کرد ئێمە سینەماشمان هەیە ئایا کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد هیچ کارێکی کردووە بۆ پرۆژەیەکی سینەمایی؟ وەکو پرۆژی سینەمایی بەڕاستی ئەگەر ئێمە باسی پرۆژی سینەمایی بکەین پرۆژی سینەمایی بجێکی زۆر گەورەیە هەوێت ئەتوانم بڵێم لە توانای کۆمەڵی هونەرە جوانەکانە نییە لە ئێستا بتوانینەوە بکەین بەڵام ئەگەر خوایار بێ و بتوانین و لایەنی پەیوەندیدار وەزارەتی ڕۆشنبیری ئەو سپۆنسەرانی کە هاوکارمان بن ئێمە بەڕاستی دەرهێنەری بەتوانامان هەیە ئەکتەری زۆر باشمان هەیە کە بتوانێت لە کاری سینەما کار بکات و کاری کورتەفلیمان کردووە بەڕاستی وەکەوەی کە بڵێن وەکو سینەما نا بەڵام دیکۆمنتاریمان کردووە کاکڕەکەوتێکێکە لە ئەندامانی کۆمەڵ کە چەند کارێکی کردووە لەگەڵ کۆمەڵی هەنجاماناوە ئەگەر بتوانینەوە کاری سینەمایش بکەینی فیلمێکی سینەمایی بەدەستبێنین بەڕاستی خەونی کۆمەڵی هونەرە جوانەکانە. زۆر زۆر بەخێربەی هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم کۆمەڵی هونەرە جوانەکان هەردەم گەشاوە بێت و کاری جوانمان پێشکەشکات. سپاس بۆ تۆش سپاس بۆ بەرنامەکەتان سەرکەوتوو بن. سپاس بۆ ئامادەبوونیت.